ئایا بڵدۆزەرەکەی محەممەد شیع سوودانی لایەنە شیعەکان ڕادەماڵێت؟ کەمتر لە 2 ساڵە چۆتە سەر کورسی سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام مەترسی خستۆتە دڵی ئەوانەی کە دوێنێ بە دەنگ و پشتگیری ئەوان خرایە سەر کورسی دەسەڵات. ئەندازیار محەممەد شیع سوودانی پیاوە دڵخوازەکەی چوارچێوەی هەماهەنگی و ماڵی شیعەکان لە ماوەیەکی کەمی حکومڕانیدا سەرنجی زۆربەی هاوڵاتیانی پارێزگا شیعەکانی بۆ خۆی ڕاکێشاوە و حیزب و لایەنە شیعەکانی دیکەش هەستیان بە مەترسی پێگەجەماوەریەکەی کردووە بۆ سەر دەنگەکانیان. هەر بۆیە لە ئێستاوە باسی هەڵبژاردننی پێشوەختە دەدەن بە گوێی سوودانیدا. بۆمبەکە عەدنان زورفی کەسایەتی دیاری شیعەکان تەقاندیەوە کاتێک باسی لە نیەتی شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و وەلانانی سوودانی. زورفی پەردەی لەسەر پەیوەندی نهێنی سەدر و مالکیش هەڵدایەوە کە وەک سورپرایزێک دەبێت بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەگەر ڕێکەوتنێکی لەو جۆرە لە نێوان ئەو دوو کەسە دژەی شیعەدا بکرێت. ئەمە لە کاتێکدایە مالکیش ڕایگەیاندووە کە سەرۆکوەزیران نابێت پێگەکەی بەکاربهێنێت بۆ مەبەستی سیاسی و ئەگەر سەرۆکوەزیران لیستی هەبێت بۆ هەڵبژاردن ئەوە دەبێت 6 مانگ پێش هەڵبژاردن دەست لە پۆستی سەرۆکوەزیران هەڵبگرێت. پێشتریش مالکی بۆ هەڵبژاردننی پارێزگاکان ڕێکەوتنی لەگەڵ سوودانی کردبوو تا لیستی نەبێت و بەشداری پرۆسەکان نەکات. هەڵکشانی کەروی جەماوەری سوودانی پەیوەندی بە چالاکی خودی سوودانی و ئەو پرۆژانەوە هەیە کە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەنجامی دەدات. دروستکردنی دەیان پرد و هەزاران قوتابخانە و نەخۆشخانە و دامەزراندنی هەزاران کەس لە پارێزگا شیعەکان بوونەتە بنێشتە خۆشەی سەرزاری خەڵکو و ئەستێرەی سەرۆکوەزیرانی لای هاوڵاتیان گەشاندۆتەوە. جیا لەوەی سوودانی لە پشت کورسی سەرۆکوەزیرانیشەوە پەیوەندیەکی فراوانی هەرێمایەتی دروست کردووە و دەوترێت لەگەڵ کورد و سونەش بە هاوسەنگی مامەڵەی کردووە. لە ئێستاشەوە ئامادەکاری دەکات تا لە هەڵبژاردننی ساڵی داهاتووی پەرلەمان بە لیستێک بەشداری بکات. بەشێکی میدیا و شیکەرەوە سیاسیەکانی عێراقیش پێشبینیەوە دەکەن کە سوودانی لە هەڵبژاردننی داهاتوو ببێتە ژمارەیەکی قورس و ئەگەری بەدەستێنانی کورسیەکی زۆری دەبێت. بە تایبەت بەهۆیەوەی سوودانی تا ئێستا پەرێزی پاکە و لە پرسی گەندەڵیەوە تێوە نەگلاوە. دەشڵێن سوودانی بەم هۆیەوە بێباکە بەرامبەر لایەنە شیعەکان و تیمەکەشی کار و پرۆژەکانی حکوومەتیان وەک دەستکەوتی تایبەتی خودی سوودانی دەگەێنە ناو خەڵک و هاوڵاتیانی شیعە و با بڵدۆزەرەکە ناوی دەبن.